ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و هاوڕێ لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە بەرنامەی ئەمڕۆی ڕووداوەکانی ئەم هەفتەی ڕووداوەکانی هەفتەتان پێشکەشەکەی. ئەمڕۆ 27 ڕۆژی پێنجشەممەیە و باس و بابەتێک کە ئامادەمان کردووە دوانە سەبارەت بە مانگرتنی کارگەرانی زیاتر لە 100 کارگە و پرۆژە لە ئێران و دووەمیشیان باسێکە سەبارەت بە کۆڕبەندێکی سەرکەوتوی هێزە چەپەکانی ئێران لە کۆڵن. ئەم کاتەوە باش ڕەحمان و مێدەوارم ڕۆژێکی باشت بێتە ئێستا. ئەم کاتەی تۆش شاد هیوادارم تۆش هەر ڕۆژێکی باشت نابێتە پرسەر، هەروەها بینەران و بیسەرانمان ڕۆژێکی خۆشیان بوو بێ. سڵاوم بۆیان هەیە، فەرموو. هەر بژیت بیرمان نەچێ بڵین کە ئەم بەرنامەیە تۆمار کراوە و ئێستا ڕاستەوخۆ پێشکەشیەوەی ئازیزەکرێ بەڵام زیندوو نییە. هاوڕێیان و دۆستان دووبارە بیرەهێنینەوە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنایانتانی بناسێنن و لینکی ئەم بەرنامەیەگە لوتف بکەن لە ڕێگای یوتیوبەوە نەک لە ڕێگای فەیسبوکەوە. لینکی یوتیوبەکەی کەناڵی هیوا یا ئەم بەرنامەیە لە کەناڵی هیوا لە ڕێگای سۆشیال میدیای خۆتانەوە پەخش بکەن تا ژمارەیەکی زۆرتر بە کەناڵی یوتیوبی هیوا ئاشنا بن، سەبسکرایبی بکەن کە کۆمەکمان بکە ئەم باس و قسانە کە لێرە ئەکرێ گەرجێگا پەسەندی ئەوەیە بە زۆرترین لە بینەران بکە. بەڵێ ڕەحمان ئەوەی کە باسەکرێ شەپۆلی مانگرتنەکانی ئێران هەروە لە برەوایە. منەوە تقریباً هەفتە دە ڕۆژێکە دەستی پێ کردووە، سەرەتا بیسیدا نەبوو، دواتر بوو بە 40-50 و زیادی کرد تاکو و پێرە پێما بێ دوێنێ بوو 80. ئەمڕۆ پێرە 80 بوو، دوێنێ نزیکی 100 بوو. ئەمڕۆ کە ئێمە بەرنامەکەمان ڕاگەیانوتمان نزیکەی سەڵام ڕۆ معلوم بوو کە زیاتر لە 100 کارگە و پرۆژە لە ئێرانە بە تایبەتی لە بەشی پێترۆشیمیاوی یا لە بەشی نەوت کارگەران مانیان گرتووە و ئەم مانگرتنە هەتا دێت بەرەو سەرچێ. چی ڕووی داوە؟ سەروبەندی یەکی ئایارە یاخود باسەکان چێ پێم خۆشە بۆ بینەرانمان لە کوردستانی عێراق یا بینەرانی کوردزمانی ئێمە زۆرتر ئاشنا بن بەم شەپۆ لە ناڕەزایی کارگەرانی ئێران. فەرموو. بەڵێ لە پێش هەموو شتێکتا بێ دەستخۆشانە بڵین بە هەڵسوراوان ڕابەران پێشڕەوانی ئەم بەشی کارگەری پەیمانی نەوت و گاز و پێترۆشیمی هەم لە جنوبی ئێرانە هەم لە بەشی باشووری ئێرانە هەم لە ناوەندە بەرحاڵ ئەم مانگرتنە یەکگرت و سەراسەریان ڕێک خستووە. ئەوی لە هەلومەرجێکی دژوارە. ویستەکەیان ئەوەیە کە ئەبێ حەقدەست 79% بچێتە سەر بە پێی جەدوەلێک کە خودی کارگەران و وا دیارە لەگەڵ سەرمایەدارەکان و بەرپرسانی کار وجودی هەیە. من دروست ئەو جەدوەلە چۆنە ڕەنگە زۆرتیا شارەزانە بم، بەڵام بە پێی ئەواڵانە بێ 79% حەقدەست بڕواتە سەرێ. لە عینە حاڵە لەم کارگە پەیمانیانەی نەوت و گاز و پێترۆشیمی ئاوایە کە لە مانگە ماوەیەکی زۆر زیاتر لە نزیک بە 25 ڕۆژێ واک بزانم لە شوێنی کارەکە بن 3-4 حەدێکسەر 5 ڕۆژ مۆڵەتی مانگانە لەسەر یەکیان پێدەن. داوای ئەوەیە 20 ڕۆژ کار بکرێ، 10 ڕۆژ ئۆتڕە بێ و بتوانن کارگەران ئیستراحەتیان بێ. ئەمە خواست و ویستێکە کە 2 ساڵ لەوە پێشیش هەرم کارگانەی پەیمانی نەوت و گاز و پێترۆشیمی لە 114 مەرکەزی کارگەری هەر ئەو وەختە مەترەحیان کرد، وعدەیان پێدرا ئیجرا بکرێ. بەڵام هەروەک هەمیشە عادەتیانە جمهوری ئیسلامی و سەرمایەدارانی پشتبەست بە جمهوری ئیسلامی و گوێی خۆیان خست علاوە بەر ئەم دوو خواستە ئەسڵیە 79% ئیزافە بوونی حەقدەست و ئەم 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ تاعتیلی و ئیستراحەت زۆرێک خاستی ورتریشیان هەیە کە بەشی جۆراوجۆری کرێکاری گرێدا بەدەست یەکەوە. دەرنەچە ئەمە خواست و ویستەکەیە، بەڵام ئەو جۆرەی تۆ جێی پرسیارت بوو چەند فاکتۆری دیکە تەئسیری بووە. ئەویش ئەوەیە دروست سەری ساڵی تازە ئەو شەوەی بۆ سبەینە نەورۆز بوو هەموو ساڵێ
جمهوری ئیسلامی شتێکی هەیە بەنێوی شوورای عالی کار، بەڵام شوورای عالی دژی کرێکارە. سێ قۆڵک نوێنەرانی کارفەرماکانن، قۆڵک نوێنەری دەوڵەتە، قۆڵک بە ئیسلاح نوێنەری کاریگەرن کە ئەویش هەر بۆ خۆیان دەوڵەتین لەلایەن خانەی کاریگەری شوورای ئیسلامی جمهوری ئیسلامی و هەر ساڵە دووسێ مانگ فرت و فێڵەکەن و گۆیا حەق دەستێکی لانی کەم تەعینەکەن و ئەعلامەکەن. هەموو ساڵە 4 تا 5 بەرابەر لەژێر ئەوەی لە ئێران پێڵەن خەتی فەقردایە. ئەم ساڵەکە بۆ 5 بار و 6 باریش ئەڕوە. هەر لەو ڕۆژەوە ئاعترازی کرێکاری جددی یەکەم لە کرێکارانی حوتەفەوە دەستی پێکرد، دواتر بەعزە مەرکەزی کرێکاری کەژەوە ئاعترازەیان بووە. من پێم وابێ بەشێک ئەم ئاعتساباتەی کە ئاوا ئەڵان زیاتر لە 100 کارگەی پەیمانی نەوت و گاز و پترۆشیمی لە بەشێکی حساس و ئەسڵی شوێنی کرێکاری ئێران هاتوونەتەوە، بەشێک کاردانەوەیە بەو حەق دەستە زۆر لە خوارەوە. بەشێکی دیکەژەوەیە بەڵێ بەرەو یەکی مانگە ڕۆین، یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکارە ڕۆین. هەموو ساڵێک 2 مانگ یا 1 مانگونی و پێش ڕۆژی کرێکار بەڕاستی جمجۆڵی گەورەی خەباتکارانە یاخۆ ئامادەکردن بۆ ڕێزلێنان لە ڕۆژی جیهانی کرێکار لە نێو کرێکارانی ئێرانە وجودی هەیە. هەرچەند جمهوری ئیسلامی ئێشتا کوونێ ئەو ڕۆژە تعتیل ناکە، ئێشتا کوونێ بەری مەراسمەکانی ڕۆژی کرێکار ئەگرێت لە کرێکاران، بەڵام ئەوان بە هەر شێوەیەک بۆیان بکرێ عاقبەت کرێکار ڕۆژی کرێکار احترامی لێگرێ، جەژنی بۆگرێ، زۆر جێ مەراسمیان بۆ گرتووە و بە تایبەت حتمما بڕیارنامەی کرێکاریە بێ و ئەم ساڵ هیوا بۆ ئەواچێ بڕیارنامەیەکی سەراسەری کولی کرێکارانی ئێران بێ. ئەم مەجموعە فاکتۆرە دەستی بێ کۆداوە، ئەویش لە دڵی دوای 8 مانگ خرۆشێکی جەماوەریش، خرۆشێکی شوڕجێرانش هۆش تەسیراتی خۆی بووە. ئەمە بەو جۆرە حسابەکە ئەمە ئەتساباتە کرێکاریە تەکمیلکردنی ئەو خەباتە شۆڕجێرانە و جەماوەریە کە دروست 1 هەفتە ماوە بۆ ڕۆژی جیهانی کرێکار ئاوا بەرجەستە بۆتەوە. بەڵێ هاوڕێ ڕەحمان لەم بینێ ئەوەی کە تۆ ئاگادار بیت، ئایا هیچ جموجۆڵێک هەیە بۆ ڕێخستنێکی سەراسەری کارگەران یاخود هەر تەنها ئومێدەکە ئەوەیە کە لەیەکی ئایارە بە شێوەی قەتعنامەیەکی سەراسەری دەربکەوێ یاخود شەبەکەیەک بێگومان ئەم جۆرە حرەکەت و جموجۆڵانە بە هیچ جۆرێک هەر تەنها دەنگدانەوەی نییە و چاولێکەری نییە، بێگومان پێشتر و پێشوەخت ینی جۆرێک هاو ئاهەنگی بۆ لە نێو ڕابەرانی کارگەریە کەسێک ئەگەر ڕۆژە لە ڕۆژانمانگرتنێکی سازماندا بێ یاخود خۆ پیشاندانێکی ڕێخست بێوانە زانێت چەندێک سەختە، بە تایبەتی مانگرتن زۆر سەخترە لە خۆ پیشاندان. خۆ پیشاندان بۆ چەند سەعاتێکێکی تۆ ڕۆیتە ماڵەوە مانگرتن دەست کێشانەوەی لە کار و گوشارێکی ڕاستەوخۆی سەرمایه‌دار و دەوڵەت و بە تایبەتی لە ئێرانەیتر ئەم کەرتانەش کە باسی لەکرێت کە مانگرتنی تیاکراوە کە من چوومە بنجوبناوانی و بەشێکی زۆری سەر بە سوپای پاسدارانە، یعنی ئەساسەن ئەمانەی کە لێرە دەستەن دەرکارن یاخود بەڕێوبەرن یاخود حتاکو ئەوانشی کە بڵێن شرکەتی جۆر بە جۆریان دروست کردو و کۆمپانیای جۆر بە جۆریان دروست کردووە یاوە تا زابتی کۆنن یاخود پەیوەنددارێکی زۆر نزیکن بە بڵێن بەو تۆڕە بەرژەوەندیەی کە پاسداران لە ئێرانە دروستی کردووە کە ئەمە گوشارێکی زۆرتر لەسەر کارگەراندانێ. یعنی دیارە بێگومان حتمەن و لابد جۆرێک لە ڕێخستن هەیە، جۆرێک لە هاو ئاهەنگی هەیە، بە تایبەتیەوەی کە ناوی کەمپینەکان یەک ناوە. من فلیمەکانم بینی کە زووتر ئەڵێن کەمپینی 1402 یعنی ئەوەی کە ناونیشانێکی دیاریکراوێن بۆ هەڵبژاردووە، دروشمەکانیان وەکو یەک وایە، خواستەکانیان نزیکە لە یەکەوە بە زۆری یاخود خواستی هاوبەشیان پێکەوەی کردووەمانە بەبێ ڕێخستن ناکرێت. بەڵام ئایا ئەمە ئەخەمڵێتە ئەو ڕادەوتاوە ئاستەی نوێنەرانی سەراسەری چینی کارگەری ئێران دەربکەون لەم ناڕەزایانەیە؟ لەم پرۆسەیە هەین ئێمە ئەم ئومێدە ئەکرێت چونکە ئەمە دەورێکی زۆر بەرجەستە و گەورەی ئەبێ بەڕاستی لە ڕۆژگاری شاکەیەمە لە ناو جەرگەی ئەم ململانێ شۆڕژگێڕانەی ئێرانین کە ئەتوانێت نوێنەراتی چینی کارگەر بۆ داخوازی و خواستی تریش بکە. چۆنە لەو بابەتەوە ئەوەی کە ئاگادار بی یاخود لە نزیکەوە حتممە نەزانم کە پەیوەندی نزیکشت هەیە لەگەڵ هەندێک لە هەڵسوڕاوانین ئام جوڵانەوە فەرموو. ئەوەی من ئاگادار بم هەروەک ئیشارەتێشم پێدا دوای
ئیعلامکردنی ئەو لانی کەمی حەق دەستەی کە ئەو شوڕای دژی کرێکاریی جمهوری ئیسلامی دەستی پێ کرد لە پێشدا لەلایەن کاریگەرانی پێشڕەوی هەفتەپەوە بەرحاڵ بە شێوەی جۆراوجۆر و بە تایبەت هەر لە نێوە خودی هەفتەپەدا مانگرتن دەست لە کارکێشان ئیجتماعکردن لە مەیدانی کارخانەکەدا دەستی پێکرد و بانگەواز بوو بۆ ئەوەی ئاعتراز بکرێت بەم لانی کەمی حەق دەستە دەرنەتیجە بۆ ڕێخستنی ئەو ئاعترازە بەڵێ پەیوەندی کردن بە مرکزە کرێکاریەکانی دیکە لە محافزەکانی جۆراوجۆر لە تارانەوە گرتووە تا شوێنی تر ئەوەی شەبەکەیەک لە فعالین و پێشڕەوانی کاریگەری لە پەیوەندان لەگەڵ یەکتری ئەوە هەڵبخرێنن وجودی بووە بە دەرەجەیەک جوابی وەرگرتەوە بەڵام پراوپڕ نەبوو بە دوای ئەوەدا ئەبینی ئەم ئاعتساباتە دەستی پێکردووە من ئەمە دابراو لەو جموجۆڵە نابینم بەڵام خودی ئەمەی لە نێو کارگەکانی پەیمانی نەوت و پەترۆشیمی بۆ خۆیانە وەڵام یەک ڕشتەی هەمسانی کاریگەرین لە بەشی جۆرا و جۆری ئێرانە وجودیان هەیە و بە تایبەت قسەی تەدانە وەختە تۆ بینی بەرحاڵ بەشی باشووری ئێران وەکو ئوستانی کرمان و منتەقەی ڕەفسەنجان و ئەوانە کە بەشێ لەو کارگا و شوێنانە 20 ساڵیشە اقتصابیتیانە بووە 25 ساڵ 30 ساڵیشە بەو معنایە ناڕزایەتی تیانە بووە ئێستا هاتوونەتە مەیدان و ئەم اقتصاباتیان سازمان داوە اقتصابات ینی مانگرتن بەڵێ ئەم مانگرتنانیان سازمان داوە دەنەچە بەڵێ ئەو پەیوەندیانە هەیە ئەو بەیەکوەسڵبوونی ڕابەران و پێشڕەوانی کارگەری لە بەشی جۆرا و جۆر ئەجوونە لەم بەنظرم ئەوە وجودی هەیە و اتفاقەن ئەوە ئەلعان ئەو کەرەستەیە کە بەدەستی کرێکارانەوەی خۆیان یەکخەن هەوا و هەنگکەن چونکی بەڕاستی جمهوری ئیسلامی هەتا ئێستاش ئیجازەی ئەوەی ڕێکخراوێکی جەماوەری کرێکاری بە وجود بێ و تاروپۆی خۆی بچنێ و گەورە بێتەوە ئیجازە نادا یا مانگرتن قەدەغەیە لە ئێرانە ڕێکخستن و خۆی ڕێکخراوکردن قەدەغەیە بە قانونی قەدەغەیان کردووە هەرچەند زۆرە لە شوێنە کرێکاریەکان فعالین و پێشڕەوان لە هەموو ئەم ساڵانەدا بە قیمەتی چوونە زندان بە قیمەتی 1001 کوێرەوەری دیتن جوابیان نەداوەتەوە بینی بازێک نەهادی کاریگەری بازە تەشەکولی کاریگەری یا تەشەکولی جەماوەری فەرهەنگیان معلمان بازنشستەکان بە وجود هاتوون هەروە بە ئاسانی بە وجود نهاتوون زەحمەتێکی زۆری بۆ کێشراوە زندانی بۆ دراوە بەرحاڵ جەریمەی بۆ دراوە و بەرحاڵ زۆرێک ئەزێ حتا دووسێک لە هەڵسوراوان و فعالینی کرێکاری لە زندان یا لە دەرەوەی زندان ژیانیان لە دەست داوە بەڵام باوجودیەوە ئێشتا مانع دروستکردنەکەی جمهوری ئیسلامی و جۆرە کە ئێشتا کوونێ مەسەلەن تەشەکولێکی جەماوەری کرێکاری ناتوانێت بانگەوازی خەباتێکی سەراسەری کرێکاری وەک ئەم سەد کارگای بدە لە سوڵەتێکە لە نێو فەرهەنگیان و معلمان خۆشبەختانە ڕێکخراوێکەیە لە نێوی شۆڕای سنفی فەرهەنگیان و معلمان باوجودی هەموو زەختەکانی کە لە سەرەتی باوجودیەوەی هەر ئاستا تعدادێ لە مامۆستایان و فەرهەنگیانی خەباتکاری بەڕێوەبەری ئەو تەشەکولە لە زیندانان بەڵام ئەوەی ئیمکان هەیە زۆر جار خۆشت ئاگاداری بانگەوازیەوەدان کە مەسەڵەن ڵەن لە ڕۆژی یەکشەمبەی فڵان هەموو فەرهەنگیان و مامۆستایان دەست بە کارە کێشنوە بینی 36 شار بە جوابیان دەن ئیجتیماعاتی گەوراکەن ئەمە هێشتا لە نێو کرێکارانە بە وجود ناتوە دەی ئەمێنێتەوە چ وەسیلەیەک بگرن بەدەستەوە خۆیان ڕێکخەن خۆیان ئاوا هەمانگەن بە کام وەسیلە توانیویانە زیاتر لە سەد کارگا و مرکزی کرێکاری هەواهنگ لەگەڵ یەکتریمان بگرن هەر ئەو پەیوەندیانەیە کە بینی ڕابەران و پێشڕەوانی کاریگەری ئەم شوێنانە وجودی هەیە و ئێمەش و ئەوانش پێڵێن شەبەکەیەکی لێک هەڵپێکراوی بینی ڕابەران و پێشڕەوان بەنظرم ئەوە بە وجود هاتووە کە ئێستا وتم لە خەبات لە دژێ ئەولانی کەمی حەق دەستە ئەلان لە خەباتی ئەم کرێکارانی نەوت و گاز و پترۆشیمی بۆ ئەم ئیزافەکردنی حەق دەستەوە خواستانەی کە باسم کرد و ئەوەی من ئاگادار بم پێش دەست پێکردنی ئەم مانگرتنانەش بۆ ئەوەی ڕۆژی یەکی ئەیاری ئەم ساڵەکە برێک سەراسەری تر هەم ئیجتیماعات بکرێت وە بە تایبەت ئیدعانامەیەکی کرێکاری یا بڕیارنامەیەکی کاریگەری هاوجەهەت و
هاو قەدەم لەگەڵ یەکتر بێ ئەو نەوع پەیوەندیانە بینی ئەم شەبەکە کارگەریانە وجودی هەیە و ئومێدەوارین و چاوەڕوانیشەکەین لە ڕۆژەکانی دیکە دێکیتە زۆری نەماوە لە دووسێ ڕۆژی ئایندە واقعان ئەم بڕیارنامە کارگەریە سەراسەریەش بێتە دەرێ نیشانەیەکە بێ لەو هەماهەنگی کە بەوجود هەیە. بەڵێ ئەتوانم بڵێم ئەو شەبەکانە ئەو پەیوەندیانە هەن و بەشێک کۆڵەکەی پێشچوونی ئەممان گرتنە کرێکاریانە. زۆر باشە. هاوڕێ ڕەحمان، من پێم خۆشە بۆ بینەرانی ئێمە کەمێک باسی ئەم کۆمپانیا پەیمانکارانە بکەیت کە قساکرێڵی کارگەرانی پەیمانکارانی نەوت و گاز و پترۆشیمی. ئەمە چ مانایەکی هەیە؟ ینی ئەوەی کە من ئاگادارم ینی بە جۆرێک بازاڕی کار لە ئێرانە بە جۆرێک تەنزیم کراوە ڕێکخراوە کە ئەم کارگەرانە ئەگەر چی کەرتەکە کە کەرتی نەوتە حتممە کەرتی نەو سەر بە دەوڵەتەوە بەشێکی زۆری ئەم پرۆژانشی کە پترۆشیمی ئەمانە مالک و خاوەنی بڵێن ئەو شرکەتانە ئەو کۆمپانیانە خودی دەوڵەتە، هەرەوەی کە لە مەسانە هەفتەپە لا هزار هەر دەوڵەتەکە خاوەنداری ئەماکە دیارە تەڕ هەیە بۆ فرۆشتنیەوەوانە خامنەئیش تەرحێکیان هێناوە کە گوایە بەنیازن هەموو شتێک بفرۆشن بەبێەوەی لە پێچینەوەش لە پرۆسی فرۆشتن و کڕین و بڵێن ئەم دەست بە دەستیانە بکرێت کە خەریکن لە بنەوە ئەنجامێدەن. بەڵام بەرحاڵ تا ئێستا ئەمانە خاوەنەکانیان دەوڵەتن. بەڵام کارگەرانی پەیمانکاری ینی چی وەفەرکان چێ لەگەڵ کارگەرانی ترە؟ ئایا کارگەرانی تر کە کارگەرانی نەوتن ئەمانە ئیمتیازیان زۆرترە؟ بۆ نمونە ئەم لە 127 زیادکردنی لانی کەمی کرەیە کە دەوڵەت بڕیاریدا لە پێشبستویەکی بڵێن مارسا یاخود پێش نەورۆزە ئەمە ئەو کەرتانی تریش ئەگرێتەوە یاخود کەرتی پەیمانکارانە و بۆچی پەیمانکاران ئاوا سەرباری ئەوەی کە ممکنە دۆقێکی زۆر نالەباریان هەبێ بۆ دامەزران و ئەوانە زۆر سادە عەقدەکانیان هەڵبوەشێننەوە ئەوان ئامادەترن بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەی لە کارگەرانی نەوتی ئەسلی کە بڵێن ئەوانەی کە چۆن بڵێم قفڵەکان بەدەستەوە توانن بیگرنەوە. پرسیارێکی زۆر باشت بەڕاستی بە قەولی خۆمان وروژان ئەویش ئەوەیە بەڵێ ئەوەڵان بەشی نەوتی ئێران نەوت و گاز و پترۆشیمی هەموو کە زەزانێ گەورەترین سەنعەتی ئێرانە و یەکەمین سەنعەتی ئێرانە. هەر لە ڕۆژی ئەوەڵەوە جمهوری ئیسلامی بەڵێ گرتوێتە ژێر چنگی خۆی. دووەمین بەڵایەک بەسەر ئەم کەرتی نەوت کە وەک گەورەترین کۆمپانی و بەشی سەنعەتی ئێرانی هەنەوە بەرحاڵ وەها لە نێو خۆیان لە دلەتی کردووە بۆ ئەوەی یەکگرتووی خەباتکارانە یەکگرتووی و هاوسەرنوشتی حتا لە کار و ژیانە لەوێنە بەوجود نەیە. جا بەو جۆرە کەرتی نەوت کە هەرچی هاتووە گەورەتریش بووەتەوە هەمووی بەش کراوە. یەک بەشی کەمی پێڵم کاریگەری ڕەسمی، ئەو بەشە لە کارگەرانی ماهر تکنیسیان مهندس کارکن کە لەوێ هەن بۆ ئاگاداریتان ئەوە مەسەلەن منەڵان ناتوانم ئامارێکی زۆر دەقیق بڵێم بەڵام پێم وایە لە 20% کولی کارگەران و تکنیسیان و مهندسیەوەنە ناگرێتە خۆ کە بڵێ ئەوە شارەگی هەڵسوڕانی سەنعەتی نەوت بەدەست ئەو 20% لە کارگەرانی ماهر و کە زۆریان تحصیل کردەی مثلا لیسانسیان وەرگرتووە لە سەتی ئەوەی پیاڵن مهندس و ئانو بەڵام لە موقعێتی کارگەریشان 20% ئەوە وەلە عینە حاڵە جمهوری ئیسلامی حەولی داوە حەق دەستیان ئیمکاناتیان لەسەرەوە بێ بە ئاسانی نایەنە پایمانگرتن بەرحە شەرایەتی ژیانێکی بۆ دروستکردوون یا شەرایەتی کارێکی بۆ دروستکردوون بە دەرەجەیەک تا ئێستا ڕازین. هاوڕێ ڕەحمان لە عێراق کاتی خۆی حزبی بەعەز ئەگەر کەسێکە تاکو پلەی ئەندامی حزبی بەعەز نەچوایەتە سەرەوە کە پیانەوت ڕەفیق حزبی تا ئەو پلەی نەچوایەتە سەرەوە لە کەرتی نەوتاوەەر ناگیرا لەوێ دانا ئەمەزرا ینی بڵێن جۆرێک امتحانی ئایدۆلۆژیە کرابوانی کەوا لە کەرتی نەوتا کاریانەکرد بۆی حساسێتەکەیەوە لێر ئێرانیش هەروایە بە جۆرێک لەم ئێرانیش بە دەرەجەیەک وایە نە لە 100% وایە بە دەرەجەیەک بۆ ئەم کاریگەرانی ڕەسمی و یا بەشەکانی دیکەش و لە شوێنی دیکە ئەمە هەر هەیە و بە تایبەت ئەمان بە نێوی شۆڕش شاتبوونە سەرکار و لەو ئەوڵەوە وەهمیش زۆر بوو بەڵام ئەلئان و ئێستا بە نەزەرم وەهمە ئیسلامیەکەی یا ئیدۆلۆژی ئیسلامیەکەی ئەوە ئابڕوبەرەیە ئەوە زۆر تاسی ناکە
ئەم بەشی کاریگەرانی ڕسمی کەوتم لەوانەیە 20% خودی کرێکارانی نەوت بن حەقدەستی باڵا حقوقی باڵا ئیمکانات پێدان بەمە ڕاستەکەی تا ئێستا ڕازی کردوون بەڵام ئەو 75% یا 80% دیکەی منە بەشی زۆریان ئەم کارگەرانی بەشی پەیمانی ئەمە ینی چی فەرقەکان چێ کارگەرانی ڕسمی خوبەوە استخدام کراون دامەزراون ئیتر حقوقی 12 مانگیان معلومە ئیمکاناتیان معلومە ئۆتڵیان معلومە شرایطێکی باشتریانێت ئەم کارگەرانی پەیمانی یەک ڕاستە کولی دەوڵەت چەپۆکی گرتووە بەسەر سەنعەتی نەودا ئەم کارگەرانی پەیمانی بەڵام کەرتی تایبەتن یعنی ئەمە پیاڵێن خصوصی ئەمە کارگا هەن بەش هەر کارگایەک مەسەڵەن 100 کاریگەر 70 کارگەر 80 کارگەر گۆشەیەک لە کارگەرانی نەوت و پێترۆشیمی لە ئاسلەویە کە شوێنێکی زۆر مەشهورە یا فەرزکەن لە بەشی مسی سەرچشمە کاڵان هاتوونەتەوە پیان سپێرەوە ئەم بەشە لەگەڵ خاوەنکار ڕوبەڕوون لەگەڵ دەوڵەت ڕوبەڕوون نین ڕاستە خاوەنکارێک هەیە کۆمپانیەکی چکۆلەی هەیە حەزیاکسەرەکەی زەرفێتی 80 90 100 یا حتا بازێکیان 50 60 20 کاریگەری بێ قراردادی دوو تەرەفە بینی ساحبکارەکە ساحب کرد ئەوەی پیاڵن کارگەرانی پەیمانی شوێنە پەیمانیەکە لەگەڵ کارگەرەکانە بیسرێ بەڵام قراردادی ڕسمی 1 ساڵیان لەگەڵ نابەستێ طبقی قانونکاری ئەوێنە ئەگەر هەر کاریگەرێ 3 مانگ لەسەر یەک لە شوێنێک کاری کرد ساحبکار موظفە بیکە بە کارگەری هەتاسەر و ڕسمی ئەمان عاقبەت مەسەلەن 2 مانگ و 28 ڕۆژ 2 مانگ و 15 ڕۆژ 2 مانگ و 25 ڕۆژ عاقبەت ئەو فێڵ و تەڵەکەی کە سەرمایەدارانی خوێنڕێژ بۆ مەعنا هەیەنن نایەڵن ببن بە کاریگەری ڕسمی هەر ئاوا تۆ تەمەشاکە کاریگەری وا هەیە 20 ساڵە بەم شکڵە هەر دوای 2 مانگ و 2 مانگونی و قراردادەکەیە بێ دووبارە تازە بکرێتەوە و ئەو وەختە چونکی 2 بە 2 لەگەڵ ساحبکار ڕوبەڕوە ساحبکار هەتا ئەو جێی پێی خۆش بێ بە مەیلی خۆی حەقدەستی پێڵێ بە مەیلی خۆی ئیمکاناتی پێدا یا پێ نادا ئەمە ئەو فەرقە ئەساسیە و لەو هەلوو مەرجە دژوارەی کە جمهوری ئیسلامی لە دەوڕەی شەڕی ئێران وێرەقەوە تا ئێستا سەپاندوێتی بەسەر چینی کرێکاری ئێرانە خوب بەشێکی زۆری کاریگەرانی پەیمانی ڕەزایەتیان داوە بەو هەلوو مەرجە ناهەموارە تۆ تەمەشاکە هەرەوەی تا 2 ساڵ لەوە پێش کە ئەو مانگرتنە 114 شوێنی کرێکاریە کارم کارگەرانی پەیمانی کران لە زۆر شوێن کارگەر وایە 27 ڕۆژ کاری بکردایە لەسەر 1 شەو ڕۆژ لە کارگاکە بێ 3 ڕۆژیان ئیجازە پێداکە ئۆتڵە بێ و ئیسراحەتی بێ بەشێکی زۆریان خانەوادەکانیان بنەماڵەکانیان لە 50 کیلومتری لە 100 کیلومتری و حتا 200 کیلومتری ئەوێنە لە شارەکانن کرێکارێک کە مەسەڵەن 3 ڕۆژ یا 4 ڕۆژ ئۆتڵی بۆ بچێتەوە بۆ لای خانەوادەکەی نیوەی ڕۆژە گەبێ لە ڕێگایە بێ نیوە ڕۆژە بێ بگەڕێتەوە ڕۆژێکی ئەماوە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ بگا بە ژن و مناڵ و خانەوادە و بێتەوە ئیسراحەتەکە بە معنایەک ئیسراحەتی ناکرد هەر لەوێنە شوێنی خەو ئیسراحەتیان بۆ داناون وەکو ئێمە غاری پێڵین وەکو نازانم ئێوە چی پێ بڵین جێگەهای زۆر نالەبار کارەستا لە خاستەکانی شاوجودیانەیە وەکو ئەشکەوت ببەخشە وەکو هەوایە دەنەچە تۆڵی فەرق بەجا بەشی زۆری ئەم کارگەرە یعنی هەفتە لانیکەم 70% تا 75% لە بەڵجێ 80% کارگەرانی کەرتی نەوت و گاز و پێترۆشیمی و سەنعەتە گەورەکانی ئێران نەکەرەوێنە لە ماشین سازیەکانیش لە معدەنەکانیشە هەر بەم جۆرەیان کردووە بۆ عاقبەت سەتی داخوازی کرێکار بێن نەخوارێ سەتی خەباتی بێن نەخوارێ بۆ بەڕاستی قەزانجیان لە دیوە جمهوری ئیسلامی و سەرمایەدارانی ئێران ئەوە 40 ساڵە بەم شێوە کۆسپ و تەگەرەی زۆر گەورەیان خستۆتە مقابل یەکگرتووبوون ڕێکخراوبوون هاتنە مەیدان مانگرتن هەموو ئەم کارانەیان کردو ئەڵانیتر بە قەولی خۆمان کار گەیشتۆتە سەر ئێسقان کرێکاری پەیمانی و ئەوانش بۆیان تەحمل نەکرێت بەداخەوە یەکێ لە زعفەکانی کە هەر لە مانگرتنە نبینی ئێستا کوونە کارگەرانی بەشی ڕسمی کە زۆر مهمترن کە زۆر گرنگترن مانگرتنی 2 ڕۆژی ئەوان کولی سەنعەتی نەوتەکەیان ئەلەرزێنێ ئێستا بە دەلیلەوەی هەلوو مەرجەکەیان جیاوازە و بڕێ وەزیان باشترە
بەمان پەیوەست نەبوون هیوادارم پەیوەست بن هیوادارم حمایەتیان لێ بکەن خۆشبەختانە 6 مانگ لەوە پێش و لە دەستپێکی ئەم خورۆشە جەماوەرەدا لە بەعزێ اتفاقا ئەمجا کارگەرانی ڕسمی بوون مانگرتنیان کرد من ئەڵان نێوەکەم لەبیر نەماوە لەیەکێ لەم شوێنانەی نەوت و پترۆشیمی بۆ مانگرتنیان ئەلام کرد کارگەرانی بەشی ڕسمی داخوازەکانیان مەترا کرد بە 24 ساعت جمهوری اسلامی مەجبور بوو داخوازەکان جێبەجێ بکات چونکی تەواو نگەران بوو ئەویش لە دڵی ئەو خورۆشە جەماوەریە کە یەکمانی ئەوەڵ بوو ترسیەوەی لێنیش کولی سەنعەتی نەوت وەکو ساڵی 57 یا 79 زاینی چۆن هاتە مەیدان بە پشتیوانی لە خەباتی جەماوەری فەورەن خواستیەوانی نەخستە پشتگوێ خواستی بەشی پەیمانیەکان کە پێی وایە کەم تەسیرترن کە پێی وایە هێشتا فەلەجی ناکە ئەخاتە پشتگوێ ئەڵبەتە بەم پەرەگرتنە کاڵان لە 100 کارگا تێپەڕیوە ئیتر ناتوانێت ئەمیش بخاتە پشتگوێ مەجبورە سەر دابنەوێت ئەوڕە ڕەحمان باسی جوڵانەوەی کارگەری لە ئێران و مەسایلێکە پێیوەستە بەوە باسێکی زۆر دەوڵەمەندە بە بڕای من زۆر مەسایل هەیە و زۆر لایەن هەیە بێلێکی بدەینەوە تقریبەن ئەمەی کە ئێستا لە ئێرانە ڕوئەدا بە جۆرێک زۆر لەو تیوریانەی کە قسەی لەسەر ناکارامەی کارگەر و ناشۆڕش جێڕبوون و نائامادەی بۆ خەبات و بۆ بەرەنگاربوونەوە ئەوانە خەریکە خاتە ژێر پرسیارەوە بۆ مێدەوەی ئەم تابع ئابووریەی یاخود ئەم خەسڵتە ئابووری ئەم ناڕزانە خێرا بگۆڕێ بە خەسڵەتێکی سیاسی و ئیمکانی ئەوەش زۆر وارد و ممکنە کە تەواو هەموو ئەمەی کە تا ئێستا ئەوەی کە پێی وترێت چەپینۆ لە دنیاە دای ڕشتووە لەسەر ئەساسیەوەی کە چینی کارگەر چیتر وەکو چینێکی شۆڕژێر وەکو چینێکی ئاڵ و گۆڕبەخش لە کۆمەلگایە دەرناکەوێ هەموو ئەم تیوریانە هەموم تەسەورانە هەڵەوەشێنێتەوە هەمویان ناچارەکاتەوە دووبارە بێنەوە لەسەر ڕۆڵی شۆڕژێرانی چینی کارگەر ئەمجارە قسە بکەن و بدوێن بە هەرحاڵ ئەم باسانە زۆر هەڵەگرێ زۆر مەسایلی تر هەیە هەروەکەوەی کە منی ژاگادارم خەریکە ئەم جۆرە مانگرتنانە لە کەرتی نەوتوانەوە گۆزێتەوە بۆ بەشێک لە کەرتە بڵین کەرتەکانی تر بوو ئاگام لێ بوو کە دوێنێ بوو پێرێ بوو پەرستاران لە سنە خۆپیشاندانیان کرد فەرهەنگیان ڕاگەنێکیان بڵاو کردەوە پێرێ بوو کە ئاگاداریان کردنەوە کە ئەگەر کیمیاییکردن بەسەر کچانە بەردەوام بێتەوەوانە ئەوان دەزەدەنە ئیقدامی زۆر سەرنجڕاکێژەوەی کە کلاسەکان لە دەرەوەی مەکتەبەکانە سازەدەن و داوایان لە کەسوکار و خانەوادەی خوێنکاران کردووە کە بێن لە دەوروبەری ئەو کلاسانە لەسەر جادە حیمایەتیان لێبکەن و پارێزگاریان لێ بکەن بە جۆرێک کە خەریکە بەڕاستی ئەم ڕێکخراوەش کە بە بڕای من و بە دیدی من ڕێکخراوێکی کارگەری ڕێکخراوی فەرهەنگیانی ئێران ئەمیش ئەچێتە فازێکی ترەوە لە ڕوبەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی لە ڕوبەڕووبوونەوەی سیاسەتە سەرکوتگەری و تاوانکاریانێکە هەیەی بەرحاڵ ئەمانە هەڵەگرین بۆ باسی تر و بەرنامەی تر لێرە ئەم جارە ئەم بەرنمەیەمان تەنها سەبارەت بە ئەم لایەنی بڵین هەواڵی و ئەو شتە تازانە بوو کە لەم بوارەیە ڕوویداوە ئەم باسانە ناتوانین لەم بەرنامەیە پۆشین بەداخەوە کە بۆ خۆی باسی زۆر گرنگ و مهمیشن لە ڕووی نەزەری و لە ڕووی فکریەوە توانین ئێمە ئیساریان کەین و لانی کەم پرسیارەکان فۆرمۆڵە بکەینەوە گەر نەشتوانین بە باشی جوابم دەینەوە بەرحاڵ ئەمە بەجێڵین لێرەیە ئەچینە سەر مۆزوعێکی تر کە ئەویش بە بڕوای من دووبارە یەک دقیقە ئیجازەم بێت بەڵێ چونکیەوەی فرسەتی کەمی 3-4 ڕۆژەمان ماوە بۆ ڕۆژەی کرێکار هیوادارم یەکەم ئەم مانگرتنی کارگەرانی گاز و نەوت و پترۆشیمی هەرچی زووتر بەخواستەکانیان بگەن و جمهوری اسلامی مەجبور بە پاشەکشە بکەن بەنەزەرمەوە قووەتی قەلب و اعتماد بە نەفسێکی زۆر بە پێشڕەوانی کارگەریەدا کە لە ڕۆژی کرێکارە زۆر بەهێزتر زاهر بن ئەگەر تا وەختە جوابیان نەدرێتەوە بە پەرەگرتنی ئەم مانگرتنانە لە شوێنە کرێکاریەکانی دیکە نەکرد لە نەوت و گاز و پترۆشیمی لە ماشین سازەکان لە خودرۆسازی لە مەعادن لە زۆر شوێنی کارگەری دیکە دەکرێت پشتیوانیان لێ بکرێ و هەر وەک تۆ ئیشارەت بکرد بێ بە مەجالێکی سەراسەری و ئاخرین قسەم ئەوەیە دووبارە پیرۆزبایی ڕۆژی جیهانی کرێکار لە قەولی خۆم و خۆشتەوە حتمەن لە کرێکارانی ئێران و چاوەڕوانی ئەوەکەین بەڕاستی دەرکەوتنێکی بەهێز لە ڕۆژی جیهانی کرێکار بە کۆبوونەوەکان و بە تایبەت ئەم ساڵ زۆر گرنگە دوای ئەم منشوری بیزرەخراوی سنفی و مەدەنیە ئدعانامەیەکی کرێکاری یا بڕیارنامەیەکی سەراسەری کرێکاری بێتە مەیدان کە حتا بۆ معنایە تەکمیل بەخشی ئەو منشوری تەشەکل سنفی و مەدەنیەکان بێ ئەوە ئاخرین قسەیە و ڕەنگە فرسەت نەما بێ بۆ ڕۆژی جیهانی کرێکار و تمام قسەیە لێرەوە دەست خۆش زۆر سپاس
زۆر باشە ئەچینە سەر بابەتێکی تر و باسێکی تر کە هەر پەیوەستە بەم مەسەلەیەوە هاوڕە ڕەحمان ئەویش ئەو کۆڕبەندەیە یاخود بە فارسی پێڵێن هومایش کە تەرجمە زۆر نزیکەکەی لە ڕواگەی منەوە بەدیدی من هەر کۆڕبەندی هێزە چەپەکان لە هێزە چەپەکانی ئێران لە کۆڵنا کۆڕبەندێکی سەرکەوتوو بوو بە جێگای باس و تەنانەت گزارش و راپۆرت لێ هەڵگرتنی دەستگا میدیایە گەورەکان من راپۆرتێکی دوور و درێژم لە BBC خوێندەوە لەسەری لە سایتەکەی خۆیاندا نابۆگەشتی پێما بێت لە تەلەڤیزیۆنەکەی ئاماژەیان پێ نەکرد و لە هەر جێگایەکە ئێستا قسە لەسەر ڕێخستن و یەکگرتن و یەک ڕیزکردنی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامیە کرێ باسی ڕاستەکرێ و باسی جمهوری خوازانەکرێت و باسی سەڵتەنە تەڵەبانەکرێت و لاو باسی چەپەکانی ژەکرێت کە لە کۆڵن کۆڕبەندێکی ئاوایان سازداوە ئەم کۆڕبەندە زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو و ئێوەش بەشدار بوون لەوێ هەتا سەبارەت بە مەسائلەکانی کارگەران لە پانێڵێکا بەشداریتان کرد من سەرەتا بۆ بینەرانم ئەو ڕوونکردنەوەیە بدەم ئەم کۆڕبەندەی هێزە چەپەکانی ئێران کە لە کۆڵنا بەڕێوە چووە کۆڕبەندێکی سەرکەوتوو زۆر پێشڕەو بوو ئەمە بۆ پشتیوانیکردن بوو لە منشورێک کە 20 ڕێکخراوی مەدەنی و پیشەیی ئێران سێمانێک لەمەوبەر دەریان کرد ئەم منشورێکی پێشڕە و نوقتەی وا و مەسایلی وایتایە یعنی خاڵی وایتایە کە جێگەی بەڕاستی ئومێدەواریە کە جێگەی ستایشە بۆ ئاستێکی باڵا و بەرز لە وشیاری و لە پێشڕەوی و لە شۆڕجەربوونی ئەم ڕێکخراوە مەدەنی و پیشیانە کە لە ناو ئێرانان بەشێکیان هەتا ئەندامەکانن لە ناو زیندانان بەشێکیان ئەوانن مەسەن بۆ نمونە ڕێکخراوی فەرهەنگیان یاخود یەکێتی مامۆستایانە بە جۆرێک کە بە بەردەوامی خۆپیشاندانیان سازداوە بانەوازی کەمپینی جۆرا و جۆریان کردو وەڵامیان وەرگرتوێتەوە ئەمانە هاتوون 20 ڕێکخراوی لەم بابەتانە ئەم منشوریان دەرکردەوە ئەم کۆڕبەندەی هێزە چەپەکانی ئێران کە ئێستا هاوڕێ ڕەحمان دیارە ئێواتوانن زۆرتر و زیاتر لەسەر ئەوانی کێ بەشدار بوون و چەند کەس پشتیوانی لێکردەوە چۆن بەڕێوە چۆ قسە بکەن ئەم کۆڕبەندە بۆ پشتیوانیکردن بوو لەم منشورە بۆ ڕاگەیاندنی هاودڵی و هاوپشتی بوو لەم منشورە لە دەرەوەی وڵات ئەمە لە 22 مانگی بڵێ 22 نیسان کە ڕۆژی شەمەی ڕابردووە کا بەڕێوە چوو لە شاری کۆڵنی ئەڵمانیا لە یەکێک لە دانیشگاکانە وابزانم بەرحاڵ من پێم خۆشە هاوڕێ ڕەحمان سەبارەت بە بەڕێوەچوونی ئەم کۆڕبەندە و تێڕوانینێکی گشتی چووکە بەڕاستی کاتی زۆرمان نەماوە گەرچی ئەم باسە هەڵەگرێ بەڵام بەرحاڵ هەمانگرتنی کارگەران مهم بوو هەم باسە مهم بوو ئێمە تیاما بووینکانیان زۆرتری ئیمکن بەڵام دیارە ئەو باسێتریان وەختی زۆر بردووەوانە فەرم و ڕوونکردنەوەی خۆت و تێڕوانینی خۆت و تێگەیشتنی خۆت و ئایا ئومێدێکە لە داهاتووەکرێ لەم کۆڕبەندە چییە بۆ بینەرانمان هەروەک باستان کرد ئەم کۆڕبەندە یام هەمایشەی کە لە شاری کۆڵن ڕۆژی شەمبەی ڕابردوو بەپەکە زۆر سەرکەوتو بەرپاکرا هەر لێرەوە بێت دەستخۆشانە بکەم لە هەموو ئەو عەزیزانە ئەو کەسانەی کە دەسەندەرکاری بوون و ڕێکشیان خست و وا جملە هەیەتێکی بەرپاکەری بوو کە حزبی ئەمەش لەوێنە نوێنەرایەتیە کراویەکی لە هاوڕێیانمان هاوڕە سەعیدی یەگانە لەوێ بوو بەرحەڵ دەستخۆشانیان لێ بکرێ ئەمە بە ئاوای ببینین ئەو منشورەی کە خۆشە بڵێ کاڵێ حزبی ئێمە ناوی حزبی حکمەتی حزبی کۆمونیست کارگەری ئێران حکمەتیست کە لەوێنە حوزورمان بوو دوای ئەوە خودی ئەبێ ئاوای تمەشا بکەین ئەو منشورە کە وابزانم لە 3 مانگ زیاتر نزیک 4 مانگ لەوە پێش لەلایەن ئەو 20 نەهاد و ڕێکخراوی سنفی و مەدەنیەوە دەرچوو ئەوەڵێن خاصەتی گەورەی ئەوە بوو کە منشورێک بوو بەرابەر بە ڕاستەکانی ئێران هەم بەرابەر بە جمهوری ئیسلامی لە پێشە بەرحاڵ منشورێک بوو بۆ ئەوەی سەرنج ڕاشێشێ بەرەی کرێکار بەرەی زەحمەتکێش مامۆستایان فەرهەنگیان خوێندکاران هەموو ئەوانەی کە لەم شۆڕشی لەم خرۆشی جەماوەری هەژنەمانی پێشوە شرکەتیان بوو خواست و بیستەکانیان مەترح کرێ بەرابەر بە ئەساسن جمهوری ئیسلامی بۆ هێز کۆکردنەوە بەرابەر جمهوری ئیسلامی و
سەرنگونکردنی وەلایەکی دیکەەوە بەرابەر بە بەرەی ڕاستی ئێران ئەقبەر بەرەی ڕاستی ئێرانیش ئەنواعی کۆبوونەوە و ئێتلاف و جۆرستان و سمینارات و وعدەی منشوردان و ئەمانیان باسە کرد پێش هەموو ئەوانە منشوری ئەم بیزرەخراوی سنفی و مەدەنیە هات و بوو بە پلاتفۆرمێکی ئومێدبەخش و لە فەزای سیاسی ئێران و دەرەوە ئێران دەنگدانەوەکی زۆر بوو ئەمە بۆ خۆی حرەکەتێکی گەورە بوو بەرابەر بەڕاستی ئێران دوای ئەوە بوو من و تۆ لە بەرنامەکانی پێشوو تەمەشامان کردووە منشوری کۆنفرانسی جۆرجتاونی ڕاستەکان هات هینی کۆماری خوازەکان هات ئیتر جێگای نەکرد ئیتر کەوتنە حاشیەوە دەنچە تەقابلێکی گەورە بوو لە ڕاست لە درێژەی ئەمەدا و هەرم سێ چوار مانگە هەر چێکرابێ ئەڵام فرسەت نییە قسەی لە بکەین ئەم کۆربەندەی شاری کۆن لە هەفتەی پێشوە کە زۆر سەرکەوتوانە بەرپاکرا سەرکەوتوانە بۆ یەک پڕجەمعیەت بوو ئەوەی من بۆ خۆم بە چاوی خۆم دی هەمیشە و دایم 400 کەسێک لە نێو ساڵۆنەکەی حوزوری بوو لە پێیستا کەسانیش ئەهاتن و ئەچوون بەحاڵ لە ساڵۆنی دەرەوەی واقعان هەمیشە و دایم کەسانێکی زۆر حوزوریان بوو خودی ڕحمانەوەش باس بکەین کە ئەم 400 کەسە سەر ڕای ئەوە بانگرتنی کارگەرانی بەڵێ زۆرێک خانەکانی ئەڵمانیا شتوانیان لێ ئامادەن بەشێکی زۆر مەتارەکانی شاری کۆڵن بۆن دوسێلدۆرف هامبورگ زودانم لە زۆرێک لە مانگرتنا بوون و زۆر کەس بەڕاستی سەفەری بۆ نەکرا خودی من کە سەفەرم قرابوو تا کۆڵن بێت تا بەرلین ڕۆشتم و لە بەرلین لەگەڵ هاوڕێیانمان مەجبور بووین بە سیارە خۆمان بگەێنین ئەوە مانعێکی دروست کرد بەڵام باوجودیەوە لەگەڵ ئستقبالێکی گەورەی ئەوەمان لەبیر بێ هێزی چەپ جا بەڕێکخراو بوون وەکو ئەحزاب وەکو سازمان وەکو نەهات و زۆر کەسیش غیرە متشکل غیرە متحزب هەڵسوراوی چەپن کۆمۆنیستن سۆسیالیستن لە مەیدانەکانی جۆر ئەوە پڕجەمعیەتەکەی بوو لەلایەکی دیکەوە لەوێنە سێ پانێل هەر پانێل 4 کەس پانێلی ئەوەی پێڵەن دادخوازی پانێلی کاریگەری کە خودی من شرکتم تیا بوو پانێلی حقوقی ژنان کە ئەویش 12 کەس لە پانێلەکان نبوون و قسە و وتاریان بووە هەر پانێلە بە نزیک 50 تا 55 دقیقە فرسەتیان بووە ئەم 4 کەسە لە دیالۆگ لەگەڵ یەک جواب بە پرسیارەکان بترۆ علاوە بەرەم 12 کەسەی لە پانێلەکار بوون 18 سخەڕانیشمان بۆ یعنی لەو یەک ڕۆژەدا لە سعاتی 9 بەیانیەوە کە ڕسمیت پێدرا و هەتا سعاتی 7 شەو ئیدامە پێکراوەتە خودی قسە و باس و سخەڕانەکان دوای سعاتی دەستی پێکرد تازە پاوسیش بووە 30 سخەڕان و وتەبێژ و پانێلیست لەوێنە حوزوریان بووە لایەنی جۆرا و جۆری خەبات و مبارزەیەکی کرێکاری فەرهەنگیان مامۆستایان ژنان لاوان خوێندکاران زانکۆکان هەموو ئەمانە دراوەتە بەر باس و لێکۆڵینەوە هەمووشیان بۆ پشتیوانیکردن هەر وەک تۆ باس کرد لەو منشورە بەنظرم ئەمەش بۆ خۆی فەزایەکی گەرم و گوڕی دیالۆگ باسی جۆرا و جۆر بەڵام بە یەک خسڵەتی مشترک ئەویش پشتیوانیکردن لەم منشورە بوو یعنی هەم بە لەحاز محتەوای سیاسیەوە محتەوای وتارەکانەوە هەم بە پڕجەمعیەتیەوە هەم ئەوەی واوتم ئەمە لە عینە حاڵا کۆربەندیەک و ئیبرازی وجودێکی قدرەتمەندی هێزی چەپ و سۆسیالیست لە دەرەوەی وڵات بەرابەر بە ڕاستەکان بوو لەکەیە لە کاتێکە هەموو ئەو کۆنگرە ئەسڵیەکانی ڕاستەکان هەفتەی پێشوو قسەمان لێ کرد ئەلان تووشی پەڕەوازەی و لێکترازان بوون کۆنفرانسی جۆرجتان تەواو بوو منشورەکەشیان کە بە ناحەق نەویان نابوو مەخسا ئیتر بووە بەژێر فەرشەوە و نەماوە ئەلان لە 8 کەسەکەی کە دەستیان پێکرد دوێنەکە 4 کەسیان شیرینی عبادی و ئەو مەسیحی عەلی نەژاد و نازەنینی بنیادی و جەنابی عەبدوڵای موحتەدی بەیانەیەکیان داوە و توێنە هەرچەند تووسی سەختی و دژواری زۆر بووین بەڵام ئێمە منشورەکەمان هەر ئیدامەدا هەموو کەس دەزانێت تر بایەخی نەماوە هەموو کەس زانێ باش کەس دەستان پێکردووە 4 کەستان ماوەت و لە نێویشیانە زاهرەن جەنابی ڕەزا پالەوی ئەسڵیەکەیان بوو کە ئەوە هەر پشتی کردە منشورەکان و هەموو شتێکیان و هەستا چوو بۆ ئیسرائیل و دەستی نادەستی نێو نەتانیاهۆی فاشیست و پێی نیشاندان کە بەرحاڵ ئەم کارانەی کردویانە مانۆڕی بێمان نابووە خودی کۆماری خوازەکان ئەنوای کۆبوونەوە و کۆربەندیان کۆبوونەوەیان بووە بە نەتیجەیەک نەگەیشتووە دەنگێکشیان نەبووە شتێک بوو بە نێوی شوڕای مدیریەتی گوزات ئەوی لێکترازاوە یعنی دروست لە کاتێکە
ڕاستەکان و ئێعتلافەکانیان کۆبوونەوەکانیان سمینارات و کۆنفرانسەکانیان تووشی سەر لەوێشەوایەشی گەور و هەموو کەس ئەوە بینێ خۆیان ئەڵێن نەک ئێمە خۆیان ئەڵەن تووشی بەرەی ڕاست لە دەرەوە تووشی سەر لە شەوای کەساس بوو دروست لەو کاتەدا بەرپاکردنی ئەم کۆڕبەندە ئاوا هەواهەنگ هاوجهات من ناڵم هەموو ئەوانەی لەوێ کۆبوونەوە وەگێک بیرەکەنەوە وڵا لە نێوان اختلافیشەیە مەسەن تۆ بینی 8 حزبی چەپ و سازمانی خۆیان بە کۆمۆنیست سوسیالیستە زانن بەڵام على رغم بعض الجهات هاوجهاتیانەیە اختلافشانەیە بەڵام مهم ئەوە بوو بۆ ڕاوەستان بەرابەر بە جمهوری ئیسلامی بۆ نیشاندانی سەفێکی جیاوازی چەپ و سوسیالیستەکان بەرابەر بە ڕاستەکان ئەم کۆرە زۆر سەرکەوتوو بوو زۆر جێی ئومێد بوو بەرحاڵ ئەمەش وەکو کارێک بوو کە پێی ئەوەتریا هاوکاری یەکجارە یا هاوکاری مەوردی ئەم هاوکاریە مەوردی کردووە زمینەی خۆش کردووە دوای ئەوە ئەم هێزی چەپ و سوسیالیستانە یا ئەو شخصیەتانە بەرحاڵ بیانەوێت پرۆژەیەتریان بێوامێنێتەوە بۆ دوای ئەوە ئەمە کارێک بوو بەرحاڵ من وڵات من ڕاستی پرسیارم هەیە لەسەر ئەو پرۆژانە پێشم خۆشنی هەروە بەجێ بێڵم بەڵام هەر وەکو سەرنجێکی کورد لەسەر ئەمە بڵێم ئەمەی کە باست کرد ئەو بەراوردە لە نێوان چەپ و ڕاستە و ئەوانە زۆر بە ڕوونی نیشانیدا کە هێزە چەپەکان لەگەڵ ئەوە شاکە اختلافاتی ئایدۆلۆژیانەوە هەمیشە پیانوتی ئایدۆلۆژی گەراو لەسەر ئایدۆلۆژیا شەڕیانە و هەمیشە ئەم پەرچەسەمان لێدراوە کە لەسەر گێڕێک جابنەوە بەشێکی لەوانەیە ڕاستیش بێ بەڵام حقەتەکەی وێ لەم دۆخەیە ئەوەی ئەبینێت و ئەوانە ئەو مەدەنیەت و ئەو گیانی شارستانێتە بۆ تەعاملکردن لەگەڵ یەکترا زۆر بەرجەستەتر و ئاشکراترە لەبەرەی چەپ لەوەی کەینە ئەوە عەبدوڵای موحتەدی و حیزبی دیموکرات هەروە خەریکە شەڕەدەنووچیانە دەستەکەیان کە پێچیان هێنا بوو خەریکە لەبەرێک هەڵەوە شێلە و لاوە ئەوە ڕاستەکانن هەر نەک هەرتەنها ئەو کۆربەندانە بەجێڵن ئەو هاوپەیمانێ بەجێڵن لەگەڵ کاکردویانە دواترێک ئەو نەقسەی سوک و تانەوتە شەردان لە یەک و ئەوانە و پەلاماری یەکتردان لەسەر تۆڕەکانی سوۆشیال میدیایە بەڵام لەم لاوە هێزە چەپەکانە بینی کە سەرباری ئەو هەموو تاریخە و مێژووە لە اختلافات و بڵێن بەرامبەر چێ لەگەڵ یەکتراوانە بەڵام لە ژێر سەقفێکە وەکو هاوڕەیەکی بەشدار لەوێ وتی بوو بوو سەردەڕی هەواڵەکەش لە BBC لەژێر سەقفێکە کۆ بوو بوونەوە هەمویان بە ئاراستەی سۆشیالیزم و بە ئاراستەی حاکمیەتی شوراییە قسەیانە کرد و قسەکان یەکتریان تەواوە کرد من کەسێکی ڕاستڕە و کە ناسراویشە و ئەوانە ئاغای ئاهیە لێرە لە ستۆکۆمی ژەژی بینیم لە تەلەڤیزیۆنی ئەنتەرناسیۆنال بە ئێران ئەنتەرناسیۆنال بە جۆرێک لە جۆرەکان یا BBC بوو پێمان BBC بوو بە جۆرێک لە جۆرەکان وەکو حەسادەت باسێ کرد و ئەوانە ئەم ڕێکخراوانە کە بەشێکیان لە ژیانیان قسەیان لەگەڵ یەکترانە کرد بۆم ڕۆ هاتوون لە کۆڕێکان لە سەقفێکا کۆبوونەتەوە لە ژێر سەقفێکا کۆبوونەتەوە بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر بەرجەستە و گرنگ و زۆریش جێگەی ئومێدە بەڵام دووبارە دێمە سەر ئەوە هەنگاوی داهاتووتر لەمەی ئێستاکەنراوە گەلێک مهمتر و ژیانی ترە ژیانی ترە ئەمەی کەی بینین ئێستا لە ئێرانە بەشێک هەموو قسە لەسەر لاوان و گەنجانە کراوانە کە بەشیشان دیارە هەرچینی کارگەر بوو بەڵام ئێستا ئەوە خوامۆش بۆتەوە شەقام بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک خامۆشیتیە یاخود پاوسێکی وەرگرتووە بڵێن کورتە ئیسراحەتێکی وەرگرتەوە بەڵام لەو لاوە کارگەران لەسەر جادن کارگەران لە شەقامن کارگەران مانەگرن و ئەوانە ئەمە بۆ خۆی زەمینەیەک و هەلومەرجێکی دروست کردووە کە ئەمڕۆ هاوکاری هێزە چەپەکان بەیەکەوە یاخود دیدێکی تازە بۆ ڕێکخراو بوون و تەحەزوو بۆ ئەوانە زۆر پێویستێکی حیاتیە چییە هەنگاوی داهات و هاوڕێ ڕەحمان ئایا ئومێد دەکرێت لەوەی کەواشتێک لە منبەدی بێکە ئەم هەنگاوە گرنگەی کەنرا تاقە هەنگاو نەبێ یاخود هەر وەکو بازێک دەرنەکەوێت و دواتر هەرێک پشێ بەلای کارەکانی پێشووی خۆیان ئیدامەی هەبێ بە من ئەوڵە لە پێش حقیقەتێکت پێ بڵێم خودی ئەم هەواهەنگی پێکێنانە لە بینی حزب و سازمانە چەپەکان و بەتایبەت لەگەڵ شخصیات و کەسانی غیرە متەحەزب کە تا هاتنەوێنە کاری زۆری ویست زەحمەتی زۆری ویست کوێرەوەری زۆری ویست بە قەولی تو ئەو شەڕەدەنوێکانیش تێبوو بەڵام خۆشبەختانە بوو بە نظرم ئەو منشورەی کە لە داخڵەوە هات منشوری ئەو بیزڕەخرا و تەشەکولە زۆری کۆمەک کرد دەناخۆ زۆرێک لەمە ئەحزابی چەپ و سازمانانە بەڕاستی منشورای تەکمیلترمانەیە کۆنفرانسی ستۆکۆڵمی کە ساڵی 2010 6 سازمان و ئەجملا حزبی کۆمۆنیست کارگەری حکومەتیست و حزبی کۆمۆنیست ئێران و 4 جریانی چەپ و کۆمۆنیست بەڕاستی وەختە منشورێکماندا خۆ لە منشورەی داخڵ تەکمیلترە
بەڵام ئەو تەوەجهی جەلب نەکرد یا زۆرە لە ڕێکخراوەکان یەکێک بە نێوی منشوری سەرنگونی یەکێک بە نێوی منشوری خۆڵقی پایایی هەرڵان شۆڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان دوودانە منشوری زۆر باشیان هەڵە سێ چوار مانگیاندا ئەمەی لە ناوەوە هات لەو تەناسقوا سەختە بە نێوی تەشەکولی سنفی مەدەنی نێویشی حەدیە قەلی بوو کە زۆرێ لە چەپەکان بەداخەوە متەوەجەی ئەهمیەتەکەی نەبوون بە تایبەت بۆ بەربەرەکانێ لەگەڵ ڕاست کە داناتوانێ و هەمایشە گەورەتریش بێت ڕاستکردنەوەیەک بڵێم زۆرێک نین لە چەپەکان بەڕاستی بنجمەیەک دەستە و تاق ڕاست دەکەی من ئێغراقم کرد دەستە و تاقنێکن کە ببن نەبن بڕای من کاریگەریان بەشێک بوون من پێم وایە ببیان باشتر بۆزانم تۆ بەدەستیانەوە تووڕی بەڵام بەرحاڵ بەشێک بوون ڕاستەکەی زۆرێک نەبوون بەشێک بوون متەوەجەی نەبوون دەنەچ ئەوە زۆر ئەهمیەتی بوو بۆەوەی ئەحزابەکە جۆلێک بگرن ئەفرادەکە جۆلێک بگرن ئەڵی چییە کرێ منەڵان لە قەولی هەیەی بەرپاکەری ئەوێ کە تەقریبەکارێن ناتوانم قسەیە بکەم ئەوەی ئەبینرێ یەک هەر ئێستا ئێمە حەوت حزب و سازمانی چەپ و سۆسیالیستین کە ئیترەوە شوڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی ئێرانمان هەیە پێنجمان لەوێنە حوزورمان بوو بەداخۆ دوانیان نەبوون هیوادارین لە ئایاندەیە لە کۆڕبەندی وایە دوبارە ئەوانە حوزێر مەکاریانی دامادن و بە نەزەرم بە پشتبەستن بە دەستکەوتی ئەم هەمایشە یا ئەم کۆڕبەندیە کاری ئێرە زیاترە چێتە پێشە لە عین حاڵە بە نەزەرم فەزایەکی کردوێتەوە لەگەڵ شەخصیات یا لەگەڵ جریاناتی چەپی دیکە ئەم هاوکاری و هەواهەنگیانە بەوجود بێ نیشانیدا ئەمەلیە ئەکرێ زۆر کەس لەوە نەگەران بوو ئەم هاوکاریانە نەکرێ ئەمەی کۆن ئەوەی نیشاندا دەنەچ منەڵم ئەڵان هەنگاوی زۆر کۆنکرێت من ڕاستەکەی لە قەولی ئەوانە یا هەتا حزبی خۆشمان هێشتاکوونە فرسەتیەوە نەبووە کۆبەندێکی لێ بکەین ئێستا بەڵام من پێم وابێ فەزایەکی ئامادە کردووە بۆ کاری زیاتر بۆ تایبێت لەم پرۆسەدا ئەحزاب یا سازمان هەیە کە ئەحساسی نزیکیەکی زیاتر یا فەسڵی مشتەرەکێکی زیاترەکەن مەسەڵەن بۆ نمونە ئێمە حزبی کۆمونیست کارگەری حکومەتیست و حزبی کۆمونیستی ئێران چ لە شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی سەراسەری چ لە شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان بەڕاستی زۆر جێ هاوجەهەتی لەگەڵ یەکتری ئەبینین دەیەوە کۆمەکەکە علاوە بەرەوەی لە شوراهای هاوکاریان دوولایەنەش کارێکی زیاتر بکەین لە کوردستانیا لە سەطحی سەراسەریە ئەوە مهم یەک شتە ئەویش ئەگەر لە ڕۆژی کرێکاری ئەمساڵ بەتایبەت بڕیارنامەیەکی سەراسەری ئەو بیزڕێکخرا و نەهادەی کە ئەو منشوران بۆی لە پشت بن و عدەیەکی دیکەش زیاتری لە پشت بن خودی ئەوە بێتە هەوێنێک بۆ ئەو هەنگاوە داهاتوی کە تۆ باسێکەی و ئومێدەوارم شکڵ باشە زۆر وەختمان نەماوە ڕەحمان من یەک خاڵ بوو کە بۆ من زۆر جێگای دڵگەرمی و سەرنجڕاکێش بوو بەڕاستی ئەویش ئەوە بوو دوو کارگەری زیندانی دوو ڕابەری کارگەری زیندانی کە بنەرایەتی شرکەتی واحدی یاخود ئەو واحدە شرکەتی ئۆتۆبوسەکانی کە لەناو تارانە کارەکەن دوو کارگەر لە زیندانی ئەوینەوە پەیامی پشتیوانیان بۆ ئەو کۆڕبەندە نردبووکەوە بڕوای من مانایەکی زۆر گەورەی هەیە زۆر جەسارەتێکی گەورەی لەو هاوڕێیانەوە و مانایەکی زۆر بەرجەستە و گرنگیشی هەیە بە تایبەت کە ئەو هاوڕێیانە یاخۆ شرکەتی واحد لە ضمنی ئەو بیزڕێکخراوەیان نەبوو پێشتر کە ماتوانین بە پەیوەستبوونی ئەوانیشی بەمەوە ببینین بەرحاڵ کاتی بەرنامەکەمان تەنها یەک دەقەماوە ئەگەر شتێک هەیە ئیزافەی بکەی باشاگەرنا بە کۆتایی بە بەرنامەکە بێنین و ڕۆژێکی خۆش زۆر سپاس بۆ تۆ بۆ بەرنامەکە و دوبارە بە پیرۆزبایی ڕۆژی کارگەر لە هەموو کرێکاران و لە هەموو بینەر و بیسەری ئەم بەرنامەمان زۆر باشە دەستخۆش بەڵێ هاوڕێیان و ئازیزان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان داواکارین دووبارەکە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن لینکی ئەم بەرنامەیە لە یوتیوبەوە لە ڕێگەی سوشیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە تا بەرنامەی داهاتوومان لە هەفتەی داهاتووە تا یەکتر بینینەوەیەکی تر بە شادی و کامەرانی تەرەسپی